دووبارە سەڵاو و بەردەوامین لەگەڵتان. کاک تادێ مەلای تۆگەر وەڵامی ئەو پرسیارانە بێتەوە کە ئاراستت کرا. وەڵام من هەوڵ دەدەم بە خێرایی بۆەوەی وڵامی پرسیارەکانیش ئەو بدەمەوە. یەکەم لە ئاخر کۆمنتیان ئاخر پرسیارەوە دەست پێ دەکەم ئێمە 400 میلیۆن دینار وەردەگرین کە بکو ئەو بەڕێزە فەرمووی ئەو 400 میلیۆنی وەری دەگرین معڕەزە بۆ ئەوەی چاودێری دارایی حکوومەتی هەرێمی کورسان بێت فلس بە فلسی ئەوە متابعە بکە و بە دۆداچوونی بۆ بکات ئەوە دیارە. دوهم حزبی شوعی بۆشی تا ئێستا نەیتوانێت ببێتە حزبێکی گەورەی جەماوەری ئەوە دەمێنێتەوە بۆ ئەو کاتێ ئەگەر زۆرینەی چین و توێژەکانی ئەم کۆمەلگایە متمانەیان بەو بەرنامەی حزبی شوعی هەبوو دەنگیان پێدەدا ئەکید ئەو کاتە دەبێتە ئەو حزبە جەماوەریە گەورە کە ئەو بووە. سێهەم ئێمە بە درێژایی دروستبوونی حزبی شوعی کوردستان مێژووی دروستبوونی حزبی شوعی کوردستان و حزبی شوعی عراقیش حزبێک بووە هەمیشە ئافرەت لە پێشڕەوایەتی و لە پێشەوەی ئەگەر نەڵێم سەنگەرەکان بووە هاوشانی یەک بە یەکی سەنگەرەکان بووە بۆ تاریخیش یەکەم ئافرەتی وەزیر لەسەر تاسەری عێراق حزبی شوعی بۆ کە ئەویش کۆچ کرد و نەزیها دلێمی بووە. کۆمەڵێک کۆمنت و پرسیاری تر هات هەر بە خێرایی دەچمە سەریان. من دەتوانم قسە لەسەر حزبی شوعی بکەم. حزبی شوعی کوردستان بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەمەکیاژە نە لەژێر تەسیرات و کاریگەری پارتی وێکێتیایە بەڵکو لە کۆمەڵێک مەحەتاتی جیاجیا لە کۆمەڵێک قۆناغی جیاجیا لە مەواقفە هاوبەش بووە لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی لەگەڵ زەحمەتکێش تەنانەت لەگەڵ ئیسلامیەکان کە شتی مشتەرەک و هاوبەش هەبوو بێ مەواقفی هاوبەشی لەسەر بۆ کە پێم وایە ئەوە شتێکی زۆر طبیعیە. طبعا ئەوەی کە کاکەنە بەزوتی لە دنیای دیموکراسیدا زەمان هەیە بۆ لیست و قوارە بچووکەکانیان ئەو لیستانەی کە ناتوانن بگەنە پەرلەمانیان ئەو حزب و لایەنانە ئایا لای ئێمە ئەو زەمانە هەیە. من پێم وایە تا ئێستا کۆمەلگای ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانین و کۆمەڵێک مەراحلی گرنگمان لە پێشەوە تا ئێستاکە نەتوانراوە ئەو زەمانە یەکلای بکرێتەوە. طبعا ئەوەی کە بەشێک لە برادران وتیان یعنی باسییان کرد من زۆر بە خێرایی دەچمە سەری عەدالەت و هاوسەنگی لە دابەشکردنی منحەی ئەحزابانیە. بۆیش لە بیدایەتی بەرنامەکۆ تا ئێستا وتمان دەبێ ئەم منحەیە کە دەدرێتە ئەحزاب بە یاسا ڕێک بخرێەوە بە یاسا هەر بۆ زانیاریت کاکتەها لە تازەترین لێدوانی وەزیری دارایی و سەرۆکی پارلەمانی کوردستان بۆ کەناڵی NRT ئەڵێن ئێمە ئاگامان لە بودجەی ئەحزاب نییە. ئەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و هەمووشیان ڕەنگە لێدوانی دژبەیەک هەبێ بەڵام ئاگدارن و چۆنەتی سەرفیش لە بەردەستی خۆیانایە. من پێم وابێ بەخشینەوەی پارەوەکو ئەو برادەرەوتی ڕاست نییە بۆیە تەرکیز لەسەر ڕێخستنەوەی بە شێوەی یاسا و بە سیستەمێکی ڕێکوپێکتر لەوەی کە ئێستا هەیە ئەوە بکرێتەوە. طبعا لە هەموو دنیا حزبی گەورە ئەگەر ئەوەی بۆی کرابێ هەندێک جار پەنای بردووەتە بەر ئەوەی قوتی خەڵک بودجەی گشتی لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ. پارتی وێکێتی بە سیفەتی ئەوەی کە دەسڵاتدار بوون لە وڵاتە ئەم ئەمەلیان لە جارێک زیاتر دووبارە کردووەتەوە لە هەرێمی کوردستان. تەنانەت نەک هەر بەوەشەوە نەوەستاوە ئەوان ئێستا بڕۆ لە دەرەوەی ئەحزاب تەنانەت لە ناو میدیاشە ئێستا بەشێک لە میدیا ناڵێم هەمووی بەشێک لە میدیا کەوتونەتە ژێر کاریگەری تەسیراتی پارتی وێکێتەوە یان پارتی وێکێتی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریان لەسەر دروستکردون و کردوونیان بە میدیای سێبەر بۆ تەرویج پێدان بە سیاست و بە بەرنامە و بە پلانی جۆرا و جۆری زۆر سپاس بۆ خۆش. نەجی بەخان گەر پرسیارێک لێکرابێ وەڵام من لە پرسیاری گشتی هاتبوو ئەمەوێ ئەوە بڵم ئەوەی کە تایبەت بوو بۆ ئێمە تەبان ئەو پرسیاری کە بۆچی ئێمە ینی بەپێی یاسا مامەڵەمان لەگەڵ ناکەن ینی هەڵوێستی سیاسیمان لە بەرامبەردانرێ ئێمەش وەکو هەر پارتیکی تر ئێمەش داوامان ئەوەیە کە حکوومەت و ینی دەسەڵات بە سیاسەتی خۆیان بچنەوە لە چوارچێوەی یاسادا مامەڵە لەگەڵ هەموو پارتیەکاندا بکەن لە چوارچێوەی یاساشدا مامەڵە لەگەڵ ئێمەدا بکەن و داواکاریشین ئەو هەڵوێستی کە لە بەرامبەر بە ئێمە ئەکرێ ینی وەکو ناحەقی هەموو پارتی و هەموو هێزولایەنەکان لە بەرامبەر یا خاوەن هەڵوێزن خەدەغەن نەکراون بەڵام مۆڵەتیشتان پێ نەدراوە وایە ینی چۆنە مۆڵەتی یاساییمان نادەنێ بەڵام ئێمە بیانی وەکوتم بە ینی هەموو چالاکی و شتی خۆمان زۆر جار ینی چالاکیەکانیشمان قەدەغەیە کرێ کاتی هەڵبژاردن لیستەکەشمان قەدەغە کرا ئەشمەوە گرێ هەندێکیش مەسەلە ینی گرێ بدەم بەوە زۆر جار
ئەو هەڵوێستانی کە دەسەڵاتدایە سەپێنێ بەسەر پارت و لایەنە سیاسیەکاندا بە تایبەتی لە دانی بودجەدا بودجە زۆر جار ینی ڕاستە ناوی حکوومەتە بەڵام پارتی سیاسی زیاتر ئەیدەن ینی ئەو لەبەرەوەی ئەو بودجانە ینی لەلایەن پارتیە دەسەڵاتدارەکانەوە ئەدرێ زۆر جار هەڵوێستەکانیشیان ئەگەر زۆر جار هەر یەکێ لەو پارتیانەی کە بودجە وەرەگرن هەڵوێستیان هەبوو بێ زۆر جار وایان لێکردوون بودجەکەشیان بڕیون یان کەمیان بەڵێ ئەمانە هەیە بەڵام هی ئێمە زۆر جار مەسەلەن کە ینی لەبەرەوەی خاوەن هەڵوێستێکی سربەخۆین خاوەن هەڵوێستێکی تایبەت بە خۆمانین و لە ژێر ڕکێفی هیچ پارتی و هیچ هێزولایەنێکدا تێمان نەکردوە خاوەن هێڵێکی نەتەوەیەکی دیموکراتین و زۆر جاریش ینی ئەو بەپی پێداویستی کە گۆڕانکاریش پێویست بۆ گۆڕانکاریشمان کردووە من ئەمەوێ ئەوەش بڵم زۆر جار ئەم پارتیانەی کە ناتوانن دەنگ بهێنن کە چکە ئێمە من لە سەرەتاش داوتم هیوادارم ڕێمان پێ بدەن بۆ ئێمە سەنگی خۆمان بناسین چۆنە کە ئێمە ئەمە هینیش ناکەین وەک داوا ناکەین ئێمە ئەمە بە تێکۆشانی خۆمان چونکە هیچ جارێ ئەو سنوورشمان نەناسیوە هەر تێکۆشانی خۆمان بەردەوام کردو چونکە زۆر جار ئیجازە نەدان و ێنە بە سیاسی مامەڵەکردن بۆت بە سەبەبی ئەوەی کە پارتیەک بتوێتەوانێت لەسەر خەتی خۆی نەبێنێ بەڵام ئێمە لە بەردەوامی لە تێکۆشانمان و زۆر جار ئەو ئاستەنگیانش بوو بە سەبەبی ئەوەی کە تێکۆشانمان بەهێزتر بکەین بەڵام لەو ڕۆدا من پرسیاری تر ئەوەی کە هەبوو بە تایبەتی من گرنگە بینم لە ینی وەکو قسەی دوایم پارتیەکانی ئەو ینی مەسەلا ئەوانەی کە زۆر جار دەنگیان کەم کردووە پێویستی بە گۆڕانکاری لە بواری ئایدۆلۆژیادا هەیە لە بواری پەیڕەو ناخۆدا هەیە و من زۆر گرنگی ژەبینم کە بە ئاکتیڤکردنی گەنج و ژنان لەناو تێکۆشاندا گرنگە کە ئەمە زۆر جار پێوەرێکیشە بۆ دیموکراتی ئێمە بۆ خۆمان زۆر جار لەو ڕۆوە کە پێشەنگایەتیمان کردو بۆ ئۆپۆزیسیۆن بوون یەکێک بەڕێزێ وتی نیمچە ئۆپۆزیسیۆن ئێمە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی پەرلەمانین و بە تایبەتی لە ئاکتیڤکردنی ژن و گەنجە کە ئێمە وەک پارتیەک یەکەمین پارتین کە ئاستی ڕێژەی بەشداری بوونی ژن لەناو پارتیەکەماندا لە ١٤٧ هیوادارم ئەو پارتیانەی ترکە لە ئاکتیڤکردنی هەم نەوەی نوێدا هەم لە ژناندا ئەتوانن ڕەنگێکی نوێتر و شێوازێکی نوێتر بە تێکۆشانیان بدەن بۆ ئەوەی کە ئاڕاستی دیموکراتی بە ئاڕاستێکی پێشکەوتوتردا بڕۆت. سپاس بۆ تۆ کاگۆرانگیان گەر ئەو پرسیارانی لێت کرا وەڵامیان بیتەوە. بە مشخصی دوو پرسیار لەم کراوە بەڵام یەک قەوسمێ زۆر جار حسابی دەنگ دەکرێت لە بینی حزبە گەورەکان و ئەو حزبانی کەمە پێمان دەگوتێت حزبە بچووکەکان وەک خۆتان درێنەوە کەوانە بەڕاستی ئەگە تۆ فرەسی یەکسان نەدەی حزبەکان حەق نییە لە نەتیجەکە لەگەڵی حیساب بکەیت ینی بۆ نمونەکەمە داخلی پرۆسە ئینتیخابات دەبین ئیمکانیەت دەستگا ڕاگەیاندنەکان تااقاتی بەشەری تااقاتی مادی ئەوەی بەمە دەدرێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن خۆشمانەوە لەسەر ئەوە حیساب لەگە حزبەکان بکرێت لەسەر ئەوەی کە لە نەتیجەکە چۆن دێتن و بۆ زانیاریتان ئێمە ڕاستە بە پسر ڕەنگە نەگمان کەمی کردووە بەڵام بە تێکڕای کۆمەلگای کوردی حزبە بچووکان و ئەوانەی کە پێیان دەگوتری حزبە چەپەکان زۆر لە 92 لە 93 دەنجیان زیاترە بەڵام پچرن ئەوە پرسێکی کەیە کە مەفروزە حزبە سیاسەکان و لە سەروی هەموو شانوانەی خۆیان بە پێشەنگاتی و ئاراسایی دەزانن ئیشی بۆ بکەن کاری بکەن و کۆیان بکەنەوە. دەڵێ کاک گۆران وابزان پرسیاری کرد بودجە نابێت هۆی ژێر دەستەی حزبە دەسەڵاتدارەکان دیارە مەفهومێکی ئەوە تا ڕادەیەک ڕاستە ینی هەتا ئێستا لە کوردستان کاتێک حزبێک ئەگەر پارەی پێدرابێ وا لێکدراوەتەوە کە ژێر دەستەی حزبە دەسەڵاتدارەکان و دەسەڵاتدارەکانیش بەڕاستی بەبێ بە ڕاشکاوی دەتوانانی باسی بکەین زۆر جار لەسەر موقفی سیاسی حزبی سیاسیان ئەزیێت داوە بودجیان بڕیوە ئەوە بە بەڵگە هەیە بەڵام حزبی سیاسی ڕەسەن نابێ کاریگەری بودجە لەسەری بێتن دەبێت قسەی خۆی بکات دەبێت ڕێی خۆی لە واقعی سیاسی برێ و هەروە حکوومەت و دەوڵەتیش مەفروزە بودجە ڕەبن نەکا بە هەڵوێستی سیاسی بەداخەوە لە ئێستا زۆر ئەو مەسەلا یعنی هەتا ئەو کۆمەڵە حزبەی دروست بووینە من ناوی کەس دانم و هیچ حزبێکیش بە بچووک حساب ناکەم بەڵام حزبی تێدا تەنها بۆ ئەو مەسەلە دروستکرا کە حزبەکانی کەی پێ بچووک بکرێتەوە کاروان دەڵێ دەتوانن دەرگا بڵێ ئەمە وەکو حزبی زەحمەت چێشان لە بیداتی بەرنامەکەش گوتومان لە کۆنگرەی حوتەم بڕیارماندا ئەگەر نەمانتوانی بینە هێزێکی کاریگەر ئەگەر هێز و توانای جەماوەری خۆمان بەرەو پێش نەبرد هیچ پێویست ناکە حزبی زەحمەتیان لەسەر ساحەی سیاسی خاڵێک بێت هەموو جارێ ئیحراجێک بۆ خۆمان و بۆ حەز دەکەن تا ئێستا و کاریگەریەتان هەبووە هەتا ئێستا کۆمەڵێک ئەسبابەیە کە ئەوە نامە سەری گرفتی ناوخۆی حزبە بە گرفتی دیموکراسی ناو حزب خودی حزبەکەیمە بۆ کۆمەڵە گرفتەیە کە ئێستا مەزالی ئەوە نیە و هەنگاویشمان ناوە بەوەی کە یەک لە ناو خودی خۆمان دووشت دەکەین یەکیان دیموکراسی بوون لە ناو خۆمان دەبێت
بیکەنەوە ئەگەر تەماشای پرۆگرامی ناوخۆی کۆنگری حوتمان بکەیت ئێمە دەسەڵاتمان تەوزیع کردووە قوتسیەت و پیرۆزی نەبوو دەسەڵات بۆ سکرتێر هەیە نەبوو مەکتەبی سیاسی نەبوو کۆمیتێ سەرکردایەتیە هەموو قوتسیەت هەموو دەسەڵاتی حزب پێک دێ لە کادری حزب هەموو کادرێک بەشێکە لە پرۆسی سیاسی و حزبە و ئەوەش ئینعکاس دەکەن لە ناو واقعی کۆمەڵایەتی کۆمەلگاماندا بەڵێ هەنگاویشمان ناو بۆی دەرگا هەنگاوی دۆم ئەوەی ئێمە ئەو هێز و توانە پەرش و بڵاوانە نەک لە ناو خودی حزبێکدا لە ناو سەقفێکی سیاستا کۆ بکەینەوە بۆی ئاراستە سیاسەکە بە ئاراستەیەک بین هیچی کە ئەوها لە هامشی سیاسی حسابمان بۆ نەکرێت ببینە عنسرێکی ئەکتیو بێنە هێزێکی ئەکتیو لە کۆمەلگای کوردستان و قسە و سەنجی خۆمان دیار بێتن و ئێمە وەکو زەحمەت شانەکەم هەنگاویشمانات لەگەر حزبێکی کوردستان بە بزوتنەوەی دیموکراسی خوازان یەکگرتنیشمان ڕاگەیاند هیچ پرسیارێکمەوە وەڵام دەدابێتەوە زۆر سپاس دکتۆر ڕێبار دێمەلای بەڵێ زۆر سپاس وەڵام من ناچارم دووسێشت بڵێمەوە کە وایە لە ڕاستی باشتر بگەیشتای هەستەکەم یەکەم منوتم بوونیم حیزبان هەر بۆ قسەیە دەسم پێکرد لە دنیا هەیە ئاساییە و یاساییە بۆیە وتم ئەمە دەرگەنجامی کۆمەڵگەیەکی دواکەوتونیە ئەو تا لە کۆمەڵگەیەکی وەکو ئەمریکا هەیە نەموتووە هەرێمی کوردستان لە ئەمریکا چێ و ئەمریکا تەقلیدی عێراقەتیان ئەمە تەقلیدیوانەکەی باسی ئەوم کرد کە لەوێش هەیە لێرەش هەیە لە بەریتانیاش هەیە لە ئەوروپاش هەیە لە زۆر لە وڵاتانەوە هەموو بەڕێزان شارەزان و ئەزانن کایە ئەمە یەک دوو لە ڕاستیە من نەموتووە لێرە حزب سوالەکە بۆ خانمە بەڕێزە وتم لە ئەمریکا حزب سوالەکە ئەجێ پارە پەیاکە من مستەلاحی سوالم بەکارێنە لەوەی کە کەسێکی وەکو ئۆباما ئەچێت لە کاتی قسەکردن بۆ خەڵکە لە حەملەکەی قوتو دانێ پارەی تێکەن خەڵک سندوق دانێن بۆی خەڵک پارەی تێکا و کۆمەکی بۆ کات و لە هەڵبژاردنەکانی پێشوە 150 میلیۆن زیاتر بەمانە بەلاغێک بەڵێ بەدڵنیاییەوە 150 میلیۆن دلاری کۆ کردەوە هەروەها حەزەکەم باسێکی ئەوە بکەم کە لە ڕاستی مەسەلەی ئایا حزب ئەم حیزبانە ئیستا بچووکە لەوانەیە گەورە بێ کاکە ئەم لەوانەیە کێ 20 ساڵە چەندین انتخابە لەم کوردستانە کراوە ئەم بۆ هەر گەورە نەبوو بۆ ئەم ژماری دەنگەکان زیایی نەکرد ئەم ئیش لەسەر لەوانە ناکرێ ئیش لەسەر گریمانەیەک ناکرێ کە بە چەندین هەڵبژاردنێک فەشەلی هێناوە لە ڕاستی ئەو قسەیەوانێ من ئێستا بەڕاستی قسێکی زۆر دڵخۆشکەرم گوێ لێ بوو لە کاگۆران کە ئەڵێ ئێمە خۆمان لە هەڵبژاردننی داهاتووە کە بزانین شتێک سەقفێک بۆ خۆمان داین بزانین نەگەینەوە ئاستا خۆمان خۆحافیزیەکەین و ئەڕۆین ئایا پرسیارێکرا لێرە زۆر گرنگ بوو کە ئەڵێ مەسەڵەن حیزبەکانی تر زەربی سفرەکە من باسی واکەم ئەڵێم باسی حیزبی بچووکەکەم من هەرگیز یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوە و گۆڕان و پارتیوێکی بە حیزبی بچووک نازانم چونکە ئەمانە کورسیانەیە لە پەرلەمان کورسی کاریگەریشانەیە لەوێژ ڕێنیان هەیە و جەنابە چاک ئەزانی من مەبەسم هیچ شتێک زەربی سفر ناکەم و ئەوانی تریش بەڵام ئەوە حاڵەتەکە بەو جۆرەیە دووسێ جار ئەم ڕقەمەی 185 میلیارە جەنابیشت باست کرد و لێ قسەمان سەر کرد لە ڕاستیە دەوترێت ملیارونی و کەی زۆرە لە چاو 185 لە ڕاستیە ملیارونی بۆ یەک بانک 185 میلیار بۆ یەک ساڵ واتە ئەکاتە زیاتر نزیکی لە سا یانزەی لە سەدا دەی بودجەی هەڕێک بەو ناکە لە سەدا دەی بودجەی هەرێمی کوردستان ساڵانە ئەچێ بۆ ئەم حیزبە بچووکانە جگە لەو بودجەی کە ئەچێ بۆ حیزبەکانیت سەدادا چونکە 1 ملیار و نیو بەرامبەر بە 185 میلیار خۆتان بۆ خۆتان حسابچکە خەتۆ سەداەیە لە نسبەی ئەگەر 1 ملیار ئەگەر بمبورە ئەگەر لە نسبەی 180 میلیارد دلار نسبەیەک دەرەکەی نسبەی مەوی بۆ ئەم لە بودجەی گشتی نا لەو بودجەی کە دانراوە بۆ منحی بەڵێ لەو بودجەی کە دانراوە شەرەواڵێم نەک لە بودجەی کەریچێک لە ڕاضیاتە باشە بە هاوکاری بکە 185 مانگی ملیار و نیوەکە بۆ حیزبە بچووکەکان ملیارونی و زۆر زیاترە بەڵێ ملیارونی وەک زیاتەکەی ئێمە وتومانە باشە ملیارونی وەک لە 12 مانگا کاتە چەنە ئەکاتە 18 میلیار 18 لە 185 کاتە چەنەکاتە لە سەیاددا ئەمە ڕقەمەکەی قسەکەلەوەی تحدید ئەوەی ئەو منحەی کە بۆ ئەحزاب فەرقی هەیە نەک بودجەی گشتی بەڵێ لە 185 میلیارە بەڵێ لە بودجەی کە بۆ یعنی لە سەدا دەی بودجەی حیزبەکان ئەچێ بۆ حیزبە بچووکەکان جەناب گوت لە بودجەی لە سەدا دەی بودجەی حیزبەکان لێرە قسەکە سەر ئەوەیە ئایا ئەگەر ئەم حیزبانە ئەم پرسیارش کرد ئایا ئەگەر حیزبانە بودجەیان درێت چۆن بژین وەڵای ئەگەر بودجەی نەدرێتێ با خۆی بڕوا خۆی بژێنێ بۆ بە پارەی میلەت بژی ئەم قسەیە بۆ هەموو حیزبەکانە نەکتەنها بۆ یەک حیزبی دیاری کراوە بۆ چەند حیزبێکی دیاری کراوە لە ڕاستیە ئەوە قسەیەکی شمجووە لێ بێ ئەوترێ فلان حزب چاودێری نییە بۆ من لە چاودێریم لەسەر بێ فلان حزب پارەکەی زۆرە بۆ من پارەکەم زۆر نەبێ فلان کەس بودجەی میلەتە با بۆ من نەیبم ڕاستی ئەمە مبەرر نییە ئەمە قسەیەکی منطقی نییە ئەمە پاسایەک نییە بۆ ئەو بودجە زۆرەی کە ئەگەر
بەرەنجامێکی حەقیقی ڕقەمی لەنێو پەرلەمانەوە هەبێ قەینا بەس لە کاتێکا تۆ بودجە ئەبیت بودجە ئەڕوات بۆت بەڵام ئیمکاناتەکانت جەماوەریەکەت پێکە جەماوەریەکەت پێکە پەرلەمانەکەت نەکەرکەمەکان نامێنێ یعنی ئەوە بەڕاستی ئەبێ قسە لەسەر ئەوە بکرێ بۆیە من هیوادارم هەموو ئەو شتانە ڕوون بێ کە باسم لەسەر کردووە حەزەکەم لە ئاخیرا یەک شت بڵێم کە بەلای من زۆر گرنگە ئەویش ئەوەیە هەر کاتێک بودجە ببڕێ گەمە ڕادەگیرێ گەمەی سیاسی وەکو بەڕێزکا گۆرانوتی کاڵێ گە بودجەی حیزبەکان ببڕێ گەمەی دیموکراسی کاکە بە بودجەکەەوە گەمەکە هەر نییە تۆ لە گەمەکەیان نیت لە دەرەوەی گەمەکەیت ئەگەر بودجەکە ببڕێ بودجەکە نەبڕێ گەمەی چی فەرقەکە ئەمە ئەبێ حەقە ڕوون بکرێتەوە یعنی 37 حیزب چەند حیزبێکیان من ئیشارەتم پێکدا کە یەکێک لەوانە حیزبی زەحمەتکێشانە لە بەشدار بوون و دەنگیان هێناوە ئەوە بەس ئەی ئەوانەی تر کە تەنها 5 حیزبیان بەشدار ئەی ئەوانی تر 32 حیزبە باش ئەم 32 حیزبە بودجەی ببڕێ و بودجەی نەبڕێ کوا ئەمە قایمەکەی لە گەمەکەیەتیانی ئەمە گەمە دیموکراسی نییە لە گەمەی دیموکراسیە وجودی نییە ئیتر بووە من ئەبێ ئەگەر بودجەی ببڕم دنیا وێرانە بێ سپاس بۆ تۆش بەڵێ ڕێگای تۆش من لەبەرەوەی قسەکە تەوجی من بوو من بۆ دەست پێ دەکەم هیچ کەسێک هیچ لایەنێکی سیاسی بۆی نییە بودجەی گشتی وڵات ببات بە هیچ شێوازێک ئەوە کارێ بەڵام هەر شتێک کە بە یاسا بوو کە بە شێوەی ڕاگەیاندرا بوو لەلایەن پەرلەمان و قەرار لێدرا ئەوە مەسەلەیەکیە گەمەگەر قسەکە زیاتر ڕەبت بکەیتەوە بۆەوە دکتۆر وتی ئێوە نەک لە گەمەکچنە دەرەوە بەبڕینی بودجەکە بەڵکو بە هەبوونی بودجەکە شەر لە گەمەکەیانی لە گەمەکەیان گەمەکە ئەگەر بەبەستم وێ لە دنیای لە کۆمەلگای کوردستانە حزبە گەورە و بچووکەکان بەبێ بودجە گەمە سیاسەکان پێ ناکرێت چونکە واقعی کوردستان جیاوازە لەوەی ئەمریکا ئۆبامە کاتێک قوتوەک دادنێ پاری پێ کۆ دەکاتەوە ئەو دەزانێت لەکوێ کۆ دەکاتەوە لە بزنسمانەکان و لە شەریکە سەرمایه‌دارەکان کۆی دەکاتەوە چونکە وعدی پێداون کە هاتە سەر دەسەڵات کار ئاسانیان بۆ دەکات لە ئیشی بزنسمانیان بەڵام لە کوردستان ئەوە نیە واقعی کوردستان شتێکی جیاوازە مغاڵەتەیەکی گەورە دەکەین ئەگەر تەجروبەی کوردستان واقعی کوردستان بە هیچ شوێنێک بچوێنێ چونکە وەکو باسم کرد لە سەرەتادا نە حزبەکان بە شێوەیەکی سیستەماتیک لە یەکەم ڕۆژۆ دەستیان بەکاری سیاسی کردووە هەر لە ڕۆژەی لە شاخەوە بوون هەر خەباتی شاخ زۆر لە نەتیجەی کاردانەوەی دوژمن و داگیرکەری کوردستان دروست بوو یعنی نهات بین بە سیستەماتیک دانیشین ئیشی بۆ بکەین ئێمە وادەر ئێستا لە دوای نەوەتوێکەوە هیچ بەڵام ئەمەشەوە ناگەێنێ کە هەردانیشن بە وسلوبە بە و پەرتەوازی بەرنامەکارەکان بکرێن حەقم لە حزبە گەورەکانی حزبە بچووکان لە سەریانە یەک هیچی کە بە پراوێز بوون و بەو حەزمەی خۆیان نەوەستن چونکە ئەگەر ئەوە بێ ئەوە غەڵەتێکی قاتل دەکەن و بچنەوە ماڵی خۆیان چاترە دەبێ ئێمە مشوری وەزئی خۆمان بخۆین چۆن مشوری وەزەی خۆتان یەکەم دەبێ حزبەکان خیتابی سیاسی ڕوون و ئاشکای خۆیان بەبێت پێچپەنا بڵێن کە تا ئێستا نەیان بووە هەیان بووە بەڵام زۆر جار ئێمە زۆر شەرمنانە بۆ زۆر جار حقەتێک دەڵێم کە ڕەنگە زۆر تاڵیش بێ ئێمە زۆر جار حزبە بچووکە بەتایبەتی ئێمە تاوانەباتی شوێژە و قسە بکەم زۆر جار بەرژەوەندی گشتی ماخستۆ سەر بەرژەوەندی حزبەکەمان بە پێچەوانەی معارزە و دەسەڵاتیش یعنی زۆر جار ئێستا بۆ مەسەلە لەسەر پرسە نەتەوایەتیەکان زۆر جار ئێمە کە قسە ناکەین لەوە نییە کە شەرم دەکەین یان دەترسینیان مووقیفمان نییە قسە دەکەین بەڵام ئسلوبی قسەکردنی ئێمە جیاوازە ئێمە دەڵێن ئێستاش قەنەعەتی ئەوە زەحمەت کێشانە پێمان وایە ئەو واقعی لە کوردستانە بمێنێ لەوە باشترە لە نەتیجەی سیراعێکی ملمانێت بەڵام کا گۆران زۆر جار ئەم بێدەنگێتان بەوە لێکە درێتەوە کە یان ترسی بڕینی بودجەیە بۆیە قسە قسە دەکەین قسەمان کردو ئەوە ڕاگەیاندەکانمان ئەوە ئەمە ڕادویەکی فەزایمانێت تکا دەکەم هەرکەس بەڕێزەک لێرە ڕۆژانجێ لێ بگرێ لەسەر بودجەی گەندەلی زۆرمان قسە کردووە بە ناو بە ئەوە گوتومانە جارێ لەسەر پرسیینەتەوە لە پەرلەمانیش ئەمە لە ڕێگای نوێنەرەکەمان پرسی پێکردی وتمان لە مەسەلە چارن سازەکان قسە بکە حتا لەسەر مەسلەی زۆر مەسەلا هەبوو ئێمە ڕخنەشمان لەو ئەندامەی پەرلەمانی خۆمان گرتووە گوتمانە تۆ مادەم نوێنەری ئەو لیستەی ئێمەی باخستنەبەر نوێنەری زەحمەت کێشانشی دەبێت لەو مەسلەی وەکو ئێمە بیر بکەوە قسەی خۆمانمان کردووە بەڵام دیسان من دەڵێم لەو ئایرش باسی دەکەم ڕەنگە حزبەکان لەوە زیاتر یەک عنسر غایبە لە بینی ئێمە و جەماوەر هەتا ئێستا ئەمە حەڵقەی بە یەگەیشتنی ئێمە و جەماوەر نەدۆزراوەتەوە جا بەشێکیان خەتای ئێمەیە بەشێکیان خەتای واقع ئەگشتێکەیە و بەشێکیان بەڕاستی خەتای دەسەڵات و ئەو حزبانەیە کە ئێستا هەن چونکە یەک ڕێگری هەیە کا گۆران زۆر جار چاودێران دەڵێن
حزبەکانی دەسەڵات کە کاکتاوتی ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئەم حزبە بچووکانە بۆ مکیاجکردنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەکارەێنن بە پشتبەستن بەو قسەیەی کە ئێوە گەڕەئیشتان هەبێ گەر لەگەڵ پارتەکانی دەسەڵاتیشتانە بن لە کۆتاییدا کاریگەریتان نییە بۆیە هەرە هێڵن قسە بکەن و کێشەیەکیان نییە چۆن کاریگەریمانی ئێمە هەر لەو لیستی ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی هەم بەرنامەکەمان هەم ڕێکلامەکانمان بە شێوەیەک بوو بەڵام واقعێکی کوردستان هەبوو بەڕاستی حقەتێکێ ئێستا ناخبی کوردی ئەوەندەی گوێی لە دەنجی درژ دەبێت ئەوەندەی گوێی لە ڕێی مزاد و تون دەبێتن کەمتر ڕێیە معتەدیلەکان دەخوێنێتەوە هەتا ئێستا ئێمە ئەو ڕێیە معتەدیلەمانێ ئێمە لە لیستی ئازادی عەدالەتی کۆمەڵایەتی ئەومان کرد وتمان ئێمە کاگۆران لە کۆتایی نزیک بووینێتەوە سپاس دەکەم گەر دوا قسەت بکەیت دوا قسەم زۆر سپاسان دەکەم و ئێمە حزبە ئەو حزبانەیە کە پێمان دەگوترێ لە بەرامبەر ئەرکێکی مێژووی گەورە داین ئەوە تا یان گەمە سیاسەکە ببینە پێش وەکو دکتۆر گوتی یان ئەوە تا لە پەراوێزی گەمە سیاسەکان ئێمە نە ئەکتیو دەبین و نە ڕۆڵیشمان دەبێت سپاس نەجیب بەخان دوا قسەیت وەڵام من پێم باشە ئەو کاتەگۆری بکرێ پارت ئەوانی کە پیانەڵەن پارتی بچووگیان ئەو هەندێکی ئەوەیە کە تا ئاستێک ژمارەیەکیان هەیە و زۆر جاریش ئەو بۆچوونە هەیە کە حەزیژەکەم هەم حیزبی شیوعی کوردستان هەم زەحمەتکێشانەوە بزانن زۆر جار خەڵک واڵێ گەردە مادام ئەوان هەر بەرنامە و شتیان وەکو حیزبی دەسەڵات بویان لە خزمەتی ئەوانە بن بە پارتە دەسەڵاتدارەکان دەنگ بدەین باشرە بەشێکی تریشیان هەیە ژمارێک مەسەل ئێستا منەتوانم 12 پارتی بۆ بژمێرم کە هەر سەر بە پارتی دیموکراتی کوردستانە سێ چوارێکە بۆ بژمێرم کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمەش وەک پارتی چارەسەری لەناو هیچ یەکێ لەو کاتەگۆریانە دانین چونکە بە قەدەغەکردنمان هەوڵەدەن کە قاعدەی جەماوەریمان نەهێڵن و بەو ترساندن و تۆقاندن و گرتنی ئەندام و کە ناهێڵن هەبیت بە فەرمی لە گۆڕەپانەکەدا ئەوانە هەمووی بۆ خۆی کاریگەری هەیە ئیتر لەو ینی من بۆ خۆم دوا قسەم ئەوەیە کە بەڕاستی تر خەڵکی ئێمە تا ئاستێکیش وشیار بووەتەوە ئێمە لەم گۆڕەپانەدا پێویستمان بە ینی کارابوونی هەموو ئەو ڕەنگە جیاوازانە هەیە کە جیاواز لە دەسەڵات پێویستە تێکۆشانێکی دیموکراتیانی ڕادیکاڵ بەڕێوە بچێ بۆ نەهێشتنی هەموو ئەو ناعەدالەتیانە و بۆ ئەوەی کە ینی بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی عەدالەت مامەڵە لەگەڵ هەموو پارتیەکانە بکرێت. زۆر سپاس کاک تەها قسەیتەوە من دەمەوێت زۆر بە کورتی قسە بکەم ئەگەر وەکو کاگۆران وتی ئەگەر لە پێناوی بەرژەوەندی گشتی نیشتیمانی نەتەوەیی زیانی حزبیمان کردبێ لێ پەشیماننی چونکە لە نەتیجە حزب ئامرازە بۆ خزمەتکردنی مەسەلە نیشتیمانی و مەسەلە نەتەوایەتیەکان واگەر قسەش لەسەر ئەوە بێ ئێمە بەشدارین یان بەشدارنین لە پرۆسەی سیاسی بودجەمان نەبوو هەر بەشدارین بودجەشمان هەبێ هەر بەشدارین لە ئایندەش بە یاسا ڕێک بخرێ و چەندمان پێ بدرێت چەندمان بەرکەوێ هەر بەشدارین و لەگەڵ ئەو بۆچوونەش نیم کە ئێمە ژمارە نەبووین کاریگەر نەبووین کاریگەر بوون و بوون بە ژمارە لەوە نییە تۆ چەند مەقعدت لە پەرلەمان هەیە لە دەیان قەزیەی سیاسی متعلق پەیوەست بە هەرێمی کوردستان و مەسەلە نیشتیمانی و نەتەوایەتیەکان ئەوە یەکێتی بوون ئەوە پارتی بوون ئەوە گۆڕان بوون ئەوە ئیسلامیەکان بوون هاوهەڵوێست بوون لەگەڵ دید و تێڕوانین و بۆچوونی ئێمە کەواتە ئێمەش لە کۆمەڵێک بۆچوون لە کۆمەڵێک پرۆژەی جیاجیا و لە ناو پرۆسەی سیاسی بەشدارین و بە حەجمی خۆمان و بە کاریگەری تێڕوانینی سیاسی خۆمان یان تێڕوانین و تێفکری خۆمان بەشدارین و بەشدار ئەبین و مەسەلەی بەشداربوون لە پرۆسەی سیاسیە مرتبط نییە پەیوەست نییە بەوەی تۆ بودجەت دەدرێتێ یان بودجەت نادرێت ئەگەر بودجەت هەبێ بەشدار دەبی ئەگەر بودجەت دەبێ بەشدارە بی و ئەمەش بە مەحسوبیەت یەکلا ناکرێتەوە بۆ نمونە تۆ بڵێ وڵات لەبەرەوەی لەم مووقفە لەگەڵ پارتی وێکێتیت ئیتر تۆ وەکو ئەو برادەرەوتی دەستکەلای پارتی وێکێتیت یان ئەگەر لەم مووقفە لەگەڵ ئیسلامیەکان بووی وڵایتر تۆ بووی چوویتە ناو تای تەرازوی ئیسلامیەکان یان لەگەڵ گۆڕان بۆ نمونە قەزێ هەیە گۆڕان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم مشتەرەکە لە مەواقفە قەزێ هەیە ئیسلامیەکان مشتەرەکن هەر لەم ڕۆژانە بینیمان لە دانیشتنی سەرۆکایەتی هەرێم لە دانیشتن بۆ پێکێنانی ئەنجومەنی دانوستان یەکگرتووی ئیسلامی کۆماڵ لە دید و تێڕوانینەکانی سەرۆکایەتی هەرێمەوە نزیک بوون پێشووتر ئێمە باسی ئەومان کوورە کەوتمانە ئەنجومەنی دانوستان دەستەی دانوستان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ دوو ئامانجی یەکەمیان بۆ ئیدارەدانی ئەو سراع و ئەو ململانێ و ئەو جیاوازی بیرروڕایەنەی کە هەیە لە ناو پێکهاتەی هێز و لایەنە سیاسیەکان و ئامانجی دووهەمیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفت و ئاڵۆزیانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە ضرورە بۆیە بودجە هەبێ ئێمە هەر بەردەوامین و بەردەوام بووین و نەشبێ هەر بەردەوامین و بەردەوامی شەبین. سپاس دکتۆر دوا قسەی تۆ
و دەبێت پێشم بڵێ هەبوونی یاسایەک بۆ ڕێخستنی کاری حزبی ئەمە لەلایەک و هەبوونی یاسایەک بۆ ڕێخستنی ئەو بودجەی دەدرێت بە حزبەکان تا چەند گرنگ و جەوهریە لە ئێستاە کە بوونی هەبێ ئەگەر بازرگانێک پارە بخاتنە و کارێکەوە دەرەنجامەکەی چەند جارێک سەرنەکەوتن بێ لە وەرگرتنەوەی ڕێبحەکەیە بەدڵنیاییەوە و کارە ناکە واز لەو کارەیەنێ چەند جارێک تۆ بودجێ ئەدەی بەم حیزبانە نایەنە ناو گەمە سیاسێکەوە ناتوانن جەماوەریان ناگاتەوە ئاستی بێن ناو گەمە سیاسێکەوە لە ڕاستی ئەم کارە بەردەوامبوونی ئەم کارە کارێکی باش نییە بەمەش بە چیەکرێ بە دانانی یاسایەک بۆ ڕێخستنی کاری حزبی بە شێوەیەکی گشتی و بۆ ڕێخستنی پێدانی بودجە بە حیزبەکان بە شێوەیەکی تایبەتی کە ئەمە ئەبێ لە قۆناغێکی زۆر نزیکە بکرێت کە پێم وانێ بۆ ئاسانیە تەوافق و سازانێکی گەورەی لە نێوان هێزە سیاسەکان لە کوردستانە بۆ بدۆزرێتەوە چونکە هەر یەکێکیان بە تەوەجوهێک بە شێوازێک داوای بودجەکە لە حکوومەت و لە پەرلەمانی کوردستان پێم وایە ئەمە ئەبێ دانیشتنێکی ڕێکەوتنێکی سیاسی پێشوەختی دەرەوەی پەرلەمانی لەسەر بکرێ دواتر لە ناو پەرلەمانە ئەم لایەنە پێکەوە کۆبنەوە بۆ ئەوەی کە بودجەکە بەو جۆرە بێ کە هەم زەرەر خەڵک نەدا هەمیش پێ حیزبەکان بە قۆناغەلانی کەم بهێڵێتەوە. بەڵێ لە کۆتاییدا زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوارکەریم مەحموود مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سلێمانی خاتوو نەجیبە عومەر هاوسەرۆکی پارتی چارەسەری دیموکراتی کوردستان کاک گۆران جەلال ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان هەروەها کاکتا سلێمان ئەندامی سەرکردایەتی حزبی شیوعی کوردستان سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی زۆر سپاسی و میوانە ئازیزانە شەکەم ماندوو نەبن و سەرچاوماناتن لەشتان ساغ بێ بینەرانی ئازیز بەرنامەی بەکراوەیی کۆتایی هاتڕێزی من و ستافی بەرنامەی بەکراوەیی قبول بکەن بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن با لینکی NRT یاخود لینکی بەکراوەی لە سەرماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لە یەکتان ناوا بێت دەستان خۆش بێ لەشتان ساغ بێت.